سەدار ئەو پلانی کە دوێنێ خستانە ڕوو لە کۆنفرانسەکەداکرێ بە شێوکی گشتی باسی بکەین چیەکرێتەوە؟ بەڕێزم سپاس بۆ پێشوازیتان و ڕێگەدان و بەشداریمان. خۆتان ئەنگەدارم قەیرانێکی گشتی دارایی دنیای گرتوتەوە، لەوەشەوە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە و ئەم قەیرانە دەرکەوتەکەی لەسەر گیرفانی هاوڵاتیان و بژێویان دەرکەوتووە لە بوونی موچە و دواکەوتنی موچە و قەرزارەتی موچە. ئێمە لەگەڵ بەڕێز پارێزگاری سلەیمانی و ئەو تیمەی کە هەمانە قایمقامی ناوەند و برادرانی کەمان بیر لەوە کرایەوە ئایا حکومەتی خۆجەیی چۆن ئەتوانێ هەوڵێک با بۆ سوکردنی بارگرانی سەر هاوڵاتیان. هەوڵەکەش لەوەیە بوو کە ئێمە ئایا ئەتوانین دەورێک ببینین نرخەکانی بازار کەم کەینەوە بەو کەمە پارەیی کە لە گیرفانی هاوڵاتیان ئایا بتوانێت پێویستیەکانی خۆی بکڕێت. کۆمەڵێ پرۆژە هەبوو، کۆمەڵێ بیرکردنەوە هەبوو لەگەڵ دانیشتن لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندیتارن بەو کارەوە، بۆ نمونە لەگەڵ ژووری بازرگانی، لەگەڵ بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ، وێتەنەری، بۆ ئەوەی بزانین کاڵا پێویستیەکانی کەیەتە ئەم شارە چیمان پێ ئەکرێ نرخەکەی دابەزێنین. یەکێ لەو ڕێبازانەی کە ئێمە گرتومانەتە بەری ئەوەیە کە تۆ ئێمە یەک تەجروبەمان هەیە لە سوتەمەنی. لە سوتەمەنی کاتێک قەیران هەبوو، دەستکەوتنی سوتەمەنی کەم بوو، هاتین بازاڕەکەمان لیایەوە بە کەرتی تایبەت فراوانمان کرد، ئیشەکە وای لێهاو کە نرخی بەنزین لەو بڕە زۆرەوە لە 1970 ئێستا ڕۆژ بە ڕۆژ بە دابەزینە بێت و چوو کە کەمیەتێکی زیاتر عرضکرا لە بازارە و خەڵک سەرە ناگرێت. بە هەمان بیرۆکە، بە هەمان چەمک، بە هەمان میتۆد هەوڵ ئەین کەلوپەلە پێویستەکان کە پێویستی خەڵکە کۆمەڵێ ئیجازەی زیاتر بین بە بازرگانەکان کە کەلوپەنی وشکەمەنی، سەوزەوات، میوەهات وە گۆشتەمەنی بە هەموو جۆرەکانیانەوە زیاتر بێنن ناو بازاڕی سلەیمانی بۆ ئەوەی چێبڕچێ بکەن لە نێوان خۆیانە، جارێکی کە نرخەکە دابەزێنن. ئێمە نین کە نرخ لە دانین بڵین بۆ فلاشت هەنگێ نرخەیە پێویستە دایبنین دوای باستریەکەین، بەڵام واکەین خۆیان چێبڕچێ بکەن لە زۆری تەڵەب بۆ ئەوی کە ڕیاریان هەبێ. بەم میتۆتە ئەمە خاڵێکە هەوڵ ئەین وەک حکومەتی خۆجەیی چی ئاسانکاریمان بۆ ئەکرێ لە سنوورەکان، لە ناو شار، لە شوێنەکانە بۆیان بکەین بۆ ئەوەی زۆرترین کەلوپەل بێنن، بۆی زۆرترین عەرز هەبێ، بۆی چێبڕچێ بێت و نرخەکە دابەزێت. ئەمە چۆن و زیاتر لە چ شتۆمەکێکە، یانی ئێوە تانەوێت کەلوپەلێک شتۆمەکێک نرخەکان داینن و نرخیان دابەزێنن؟ هەموو کەلوپەلێک کە وەکو باسم کرد وشکەمەنی هەرچی برنج و ڕۆن و ئارد و شەکر و چاو ئەوانەی کە ئیگرێتەوە تەنیا قۆرق نەکرێ بۆ چەند بازرگانێک. بازرگانی نیشتیمەکانی چۆن من ببوورە من وتم چۆن ئەمە ئەیگەنێن، یعنی ئەوان دێن داوای هێنانەکەن، داوای مۆڵەت دەکەن. ئێمە مۆڵەتەکە گیر نەکەین بە کۆمەڵی ڕێنیمایی وشک و برنگ، تەنیا ئێمە کوالیتی کۆنتڕۆڵ. پێشتر مۆڵەتە گرفتی تیابوو، ینی بۆچی مۆڵەتە پێشتر؟ بۆ نمونە هەر بازرگانێک کە هاتۆ لێرە ئەم کەلوپەلانەی هێناوە تاریفەی گۆمرجی هەیە، کۆمەڵێک گرفتی هەبووە لە سنوورەکانمان. ئەم تاریفەیە چووکە خۆتان لەوانەیە ئەو زانیاریەتان لابێ، گومرگەکان کۆمەڵێ دائیرەی جیاوازەی بابڕێەوە، کشت و کاڵی خۆی، سەحەیی خۆی، وێتەنەری خۆی، گۆمرگ کەسەر بە وەزارەتی مالیە، ئەی گومرگەکانی یەک هەیئەت و یەک وەزارەت نایبابڕێەوە. لەبەرەوە لە نێوان ئەم ڕێنمایانەیە هەنگێک جار گرفت بۆ بازرگان دروست بووە. ئەگەر سەیری داهاتی گومرجی باشماخ بکەی ئێستا لە چەند مانگی پێشوە کەمی کردو، چووکە ئەم تێکەڵ بوونە هەنگێک جار بووە بازرگانەکە ناچار لە سنووریشکەوە داغڵی کردووە. ئەمە لایەنێکیانە. لایەنێککە ئەوەیە کە هەنگێ کاڵا هەیە پێویستیەکەی ئەوەیە نرخی بۆ کەم بکەینەوە، ئەویش لە مەسەلەی گواستنەوە، لە مەسەلەوەی سەربڕین، لە مەسەلەی سیاری گۆشت. تۆ ئەگەر ڕێگەی بی بە تاجرەکان زۆرینەیەکی گۆشت بێنن، ئەمەش دیسان نرخەکە دائەبەزێنێ. و لەوە گرنگتر کە ئێمە هەوڵمان بۆیە و لەگەڵ جەنابی پارێزگاری سلەیمانی و برادرەکانمان کۆمەڵێ هەرزان بازار ڕکەینەوە. ئەم تەسمەیە هەرزان بازار چیە؟ ئێمە دەوائیری مڵکمان هەیە هی حکومەتیە. ئەم مڵکانە بەکارێنین بۆ ئەم بازرگانانە بە کەلوپەلێکی زۆر بێنن
لەوێ بە نرخێکی هەرزان لە چەند شوێنێکی سلەیمانیە دوایی فرۆشیاری تاک ئەوانەی کە لە دوکان و سۆپەرمارکتێکە هەیە ناچارن کە ئەم هەرزان بازار ڕەسرخ نرخەکەی دابەزان ئەوانی جۆرێک لە نرخ دابەزانن بکەن باس لە گواستنەوە کرد بۆ ئامێری گواستنەوە ئەم مواصلات بڵێن ئێوە چۆن نرخدان خۆ لە وڵاتان بۆ پاسەکان ئێوەدان لە وڵاتان لە ناو تەکسیەکە عادات هەیە ئەی لێر لە وڵاتی ئێمە خۆ لە ناو تەکسی عادات نییە چۆن نرخەکەی دانە شوێنێکیش بۆ شوێنێک فەرقە بەڵێ بەڕێزم عادات پرۆسەیەکی باشی کارکردنە بەڵام تا ئێستا بە پێویستی ئێمە نامێنێت دیسان پرۆسەیەکەین بەڕاستی ئەوەی بودجەی تێبچێ ئێمە نیمانە چۆن نرخەکەی تهدیدەکەن ئێمە هەوڵمان ناوە لەگەڵ سندیکاکانیانە خۆیان زۆر بە بەڕێزەوە هەستکردن بە مەسئولیەتەوە هاتوون دیستێکیان دروست کردووە بۆ دابەزینی نرخ و لە ناو هەموو تاکسیەکانی شارە لە مەودووە کە تۆ سەر ئەکەوی نرخی گواستنەوەی ئەو شوێنە هەڵواسراوە یعنی ئەوە نیە جارێکە گەفت بەوەندە و بەوەندە بەڵام تەکسی بۆ یەک شوێن ناڕوات یعنی هەموو شوێنەکان هەوڵ ژمارەی تاکسیەکانمان زۆرە کە بە ئیتیجاهی جیاواز وەکوی هێڵی پاسەکان دانرێ ینی وەکو پاسی لەکەن هێڵەکان تقریبەن بەو شێوەیە ئەوە نەبێت تۆ کاگەر لەو هێڵە نەبی تاکسی و دەست نەکەوێت بەڵام زۆرێک لەگەڵ سندیکای گواستنەوە قسە لەسەر کراوە کە خزمەتگوزاریە بکە نرخەکەی دابەزێنن ناکرێ نرخی سوتەمەنی دابەزێ بنزین هەرزان بێ بەڵام گواستنەوە هەروەک خۆی بێ لەو پێودانگەوە کە تۆ بارگرانی سەر هاوڵاتیان کەم بکەیتەوە هاوڵاتی بە 4 مانگ موچە 5 مانگ حکومت قەرزارێتی بەڵام لە پڕ موچەیەکی بێت ئەبێ بڕی ئەو کەلوپەلانەی کە ئەیکڕێ بە شێوازێک بێ کە کەم بێتەوە بۆ نمونە ئێمە لە نەوتی سپیا نەوتی سپی جاران نرخەکەی زۆر گران بوو جەنابی پارێزگار و ئەو تیمەی لەگەڵیان توانیمان نەوت بکەینەوە بۆ تاجرەکان توانیمان نەوت لەم لەو لاوە پیا بکەین ئێستا نرخەکەی دابەزیوە ئەو کاتا هاوڵاتیەکە ئەگەر بەرمیلێکی وەرگرت و بەرمیلێکیشی کڕی ئەتوانێت بە نرخێکی کەمتر بیکڕێ ئەم هەوڵانەی کە ئێمە هەمانە ئەوەی تەرەفی حکومیە و دەسەڵاتی حکومیە کار ئاسانی بکەین پەیوەندیەکان باش بکەین ڕۆتین کەم بکەینەوە بیرۆکراتی کەم بکەینەوە و ئەوانش تاجرەکان بانک سێقەی نەماوە بانقەکان لەبەرەوە پارەکانیان نەڕۆشتۆ بەلایچکە چۆتەوە لای خۆیان ئەمانەیە کارێ بکەین پارەکان بێنەوە ناو بازار تەدویری ئەم پارەیە بێ فرسەتی کارکردن دەسەکری هاتچۆکە ینی کری هاتچۆی سەرجەم شوێنەکان کەم دەکەنەوە بۆ لەڕێی بۆنەوەی سلێمانی و دەرەوەی شار یاخود هەمووی بەچ میکانیزمەکە دیاریتان کردەوە نە شێوازی سندیکاکان مەسەلا ئەوەی 3000 بێ ئەبێ بە 2 ئەوەی 2000 بێ ئەبێ بە 1500 ینی بەپی بڕێکی پێویست کاکسەدا نرخی سوتەمەنی پێمەوێ بۆ تاکسی هەر 500 دینار بۆ لیتری ئێستا کەمتر بۆ تۆیان هەر ئەو نرخ خۆیەتی چونکە تۆ باس لەوە سوتەمەنی بەدەعم جاران بەنزینیان وەرەگەر بەڵام لەبەرەوەی هەندی ئەو سوتەمەنەی کە بەدەعمیەت کەمترە ئێستا بازاڕی ئازادەکەوای کردووە سعری بسوتەمەنی تیجاری کەمترە لە حکومیەکە حکومی جاران بە 700 دینار ئەها بۆ دایرەکان ئێستا ئێمە سوتەمەنەکەی وا لێهاتۆ بە 500 دیناری باشە ئەنی ڕەنگە قەیرانی دارایی تەنها کاریگەری لەسەر ئەم لایەنە دروست نەکرێت بەشێکی زۆری بارگرانەکە ڕەنگە کرێی خان و کۆمەڵێ شتێکە بێکە بارگرانی زیاتر لە ساوڵەتیان دروست کرد بێ ئەنی پلانی ئێوە چییە بۆ بەتایبەت بۆ یەکانی شەجێبوون ئەوەی کە هەیە ناتوان ئێوە نرخ بۆ ئەوە کەمکەنەوە جا بەڕێزم تۆ بە پرسیارەکانتان نەتانەوێت چی لە چارۆکەکەمانە هەبێ هەڵی ڕێژی بڵێ ئێمە سێکتەری جیاوازەگرین بڵێ کۆمەڵێ ژوورمان دروست کردو کۆمەڵێ گروپ تیم کە جەنابی پارێزگاری سلەیمانی سەرۆکاریەکە ئێمە ژەرێکەمان لەلایەکە ئیشەکەین گروپێک بۆ گواستنەوە گروپێک بۆ نرخی بازار گروپێک بۆ کرێ و کرێی هاوڵاتیان قیستەکان ئەمانە هەمووی خەڵکی مختەسمان هێناوە دیراسەیەکە لەگەڵمانە بووی بزانین ناکرێت شۆقەیەک بە بڕێک پارە فرۆشراوە ئێستا کابرا نرخەکەی قیستەکەی ئەدا بەڵام ئەم قیستە کە موچەنە بێ لە کوێ بیهێنێ پێداچوونەوە بە مەشاکرێ پێداچوونەوە بە هەموو ئەو گرفتانە مڵکی حکومەتیمان هەیە پێداچوونەوەیەکەین بە کرێکانیە مڵکی کەرتی تایبەتمان هەیە پێداچوونەوەکەین بە کرێکانە بەڵام ئەمە بە تیمی جیاواز کاری لەسەرەکرێ لە پڕێ نامانەوێ هەموو سێکتەرەکان ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەیوەندیدارەکانایە جا بەڕێزم ئەگەر بگەڕێی بە شوێن دەسەڵاتە ئەبێ دانیشین کار نەکەین تا دەسەڵاتمان بۆ بارێ لەوێەوە
بەسمە ئەتوان بیکەن ینی کە والله ئێمە باوەڕمان بەوەیە حکوومەتی خۆجێیی مەسئولیەتێکی هەیە لە شارەکەیە بەرامبەر بە هاوڵاتیان ئەم هاوڵاتیانە گرفتی هەیە ئەبێ هەموو حکوومەتە خۆجەیەکان لە سنووری خۆیان کار بکا بۆ کەمکردنەوەی قەیران بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنیا و تەنیا جێهێڵین خەریکی چاکردنی سیاسەتی نەوتی بێ بۆی بتوانێ موچە پەیداکە بۆ هاوڵاتیانی کوردستان. باش بۆ قەرز و قست و نازانم بۆ کرێکار ئەمە چ پرۆژێکتان پرۆژەکەی ئێوە چۆنە ئێوە چۆن تەعاملی لەگەڵاکەن ئێمە کوتم گروپی جیاوازمان هێناوە دیراسەیە باشە گرۆپەکە چیەکە گرۆپەکە دیراسی چیەکە بەڕێزم ئەوەی کە هەیە مەسەنەن وەبەرهێنەرەکان بانەکەین ئەڵێن ئەمە حاڵی خەڵکە ئەم وەبەرهێنانە بە یاسایەکی وەبەرهێنان هاتۆ ئیشی کردووە بانیانەکەین ئەڵێن ئەم کە خەڵکە کێشەی وای هەیە تکایە ئێوەش لەگەڵمانە هاوکەر بن ئەمە ئەرچی نیشتیمانیە وڵات بە قەیرانە ئەڕوا ئەمە لە داڕشتنەوە بکەین بە تەرجمەی بکەین بیجێزینەوە بۆ کاری عملی ئەبێ ئەوان پرۆسەیەکمان بنێ پرۆپۆزەڵێکمان بنێ کە بە چ نرخێکەم یەکەنەوە ئەوان هاوکار نەبوون ئێوە چێکنەوە کات ئیتر ئەو کاتە هەموو گرێبەستێک حەلی خۆی هەیە باشم بە دەرێکراوی لەسەر کری خانوو پرسیارم کە دەوترێ ینی زۆر نیشت هەرزان بۆ بەڵام کری خانوو خۆی ماوەتەوە لەگەڵ ئەو قەیراندارێشدا ینی لەو لیژنانی کە دروستان کردو گروپانە پێداچونەوە بەوا دەکەن کە کری بەڵێ قوربان ئەجەندەیەکمان هەیە جەدۆلێکمان هەیە کۆی خاڵەکانی تایە کە بەسەر چیا ئەڕۆین و کۆی پرۆژەکانمان دیراسەمان کردووە و زۆرێک لەلایەنەکان و زۆرێ من بەداخ ئەمە ئضافەیە وکەم زۆرێک لەوە بەرهێنانە بەڕاستی هیمەتێکی نیشتیمانیان لەگەڵا کردوین داوایان کردووە لەگەڵمانە ئەم هاوکارن و چونکە بەڕاستی وڵات لە کەشتیەکەین هەمومان پێکەوەین ئەبێت جۆرێک لە تێگەیشتن لە یەکتری هەبێ ئەرچی تەنیا حکومت نییە دیفاع لە هاوڵاتیانی کە ئەو کچی هاوڵاتیانیش لەم قەیرانەیە هەر ئەوە نییە ناڕەزایی دەربڕێت تون و تژی دروست بێ ئەبێ بە یەکەوە مەتبەخێ دروستکەین بە یەکەوە ئەم کارانە تێگەیشتن هەبێت کاکێ سەردار لەسەر نرخی دەرمانیش قسە بکەن ئێستا زۆر ژەریانی بۆ نەخۆشی هەندێک دەرمان هەیە نرخیان زۆر گرانەوە خەڵک خۆتان نەزانن موچیان کەم دەرامەتن ئەمە چۆن ئەیکەنیان چۆن نرخی دەرمان بڕێرێکی ئەنجومەنی وەزیران بۆ دابەزاندنی نرخی دەرمان و دیارکردنی نرخەکان لەسەر دەرمانەکە خۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران هەیە ئەوە لە سەلاحێتی ئەنجومەنی وەزیرانە ئێمە جێگری سەرۆکی وەزیران لەم پرۆسەیە لەگەڵمانەیە لە سەرخەتەوە لە کۆبنەوەیە ئەو باسی ئەوەی کرد کە لە نرخی دەرمان دکتۆرەکان فحوساتی مختبەریشدا ئەبەزێت نرخی بلیتی دکتۆر و هەمووی کاری لەسەر کراوە ئەوە بڕێرەکە ئەوانەیکەن ئێمەش لێرەوە لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلەیمانیە ئێمەش هاوکاری ئەەکەین مەسا ئەم دکتۆرانە ئەکرێ لیستەکانیان زۆرێک لە خۆیان ئامادەیان پیشانناوە ئەم نرخیدا یعنی چۆن کە ئەزمە پارە نەبوو نەخۆش پارەی پێنەبوو ئەم دکتۆرە ئەبێ ئەرچی خۆی بەجێبێنێ کە ئەم نرخە کەمێک دابەزێنێ دیارەکە نرخیانیان کەمێکدا ئابەزێن وڵای ئەوە ئەجەندەیە کە بەشی تەندروستیمانێکە باشە پرسیارگانی هەموو شتانی کە باسمان کرد ڕەنگە ئێستا خەڵک پرسیار بکە کەی ینی ئەم گروپ و لیژنانی کە دروستکراون کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە بەتایبەت ئەوەی کە پەیوەندی بە کرێی خانوو ئەو بەرگرانیە زۆرەوەیە کە ڕەنگە جیاواز بێ لە شتومەک و من دوای ئەم بەرنامەی بەڕێزتان کۆبوونەوەم هەیە لەسەر گواستنەوە پاش سەعاتێک کە کۆبوونەوەمان هەیە لەسەر شتومەک و شکەمەنی پاش سەعاتێک کە جەنابی پارێزگار کۆبوونەوەی هەیە لەسەر کرێی مڵک و ئەم شتانە بەیەکەوە بەردەوام لە کۆبوونەوەی لەگەڵ ئەم شوێنانەیە ئەجەندەکەمان بڵاوەکەینەوە کە بە چ شێوازێک و ئیعلانی سیارەکانەکەی بۆ نمونە ببوورە نرخی عەلوە هەموو نرخەکانی عەلوە لە هەموو شوێنە گشتەکانە هەڵەواسین بۆی هاوڵاتی بزانێت لە عەلوەدا نرخی ئەم شتە بە چەندە و کە ئەچێر خۆی لە دوکانێکی کرێ بە چەندە بۆ ئەوەی ئەو شوێنانەش دیسان نرخ دابەزێنە تا مانگێکی دیکە ینی بە نزیکەی ئەمان دەستنە بواری جێبەجێکردنەوە بە زووترین کات ئەنی ماوەیەک دانان بۆی خەڵک بزانێت کەی ئێمە لە گواستنەوەیە تقریبان گەیشتونێتە نەتیجە لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوە نرخەکانی ئالانکەین ئێستا باز بە کۆی پلانەکە کۆی پلانەکە ئێمە هیممت لەسەر ئەوە کراوە تیمەکانمان لەگەڵ ئەو کەسەت بەڕێزانی کە هاوکاریان کردوین کە بەردەوامی لە 2 هەفتە بۆ 3 هەفتەیە چۆن لە پرۆسەی بەنزینە ئێمە گفتێکمان نا بە هاوڵاتیانە من و جەناوی پارێزگار ئەگەر بۆمان هەرزان نەکرێ واز لە کارێنین لە مەشا گفتێکگەین ئەرچی سەرشانمانە کە بەشدار بین لە کەمکردنەوەی بارگرانی هاوڵاتیانی شاری سلەیمانی باش ئەمە هەمووی لەلایەک شتێکی تریشمان هەیە خوێندکارمان هەیە ئێستا کە حاڵی خوێندکارەکان
زۆر باش نییە ئێمە بڵێن بە تایبەت لە قوتابخانە و خوێندنگا ئەهلیەکان بۆ ئەوە چتان کردووە کە نرخی قوتابخانە ئەهلیەکان ئەویش تهدیدکەنیان دابەزن بەڕێز وەزیری خوێندنی باڵا داوای کردووە کە نرخی زانکۆ ئەهلیەکان دابەزێنرێ ئێمەش لە خوێنگە ئەهلیەکانە بە هەمان شێوەدا تەنیا زانکۆنە کاک سەردار بووبورە خوێندکار لە خوارەوە لە ڕەوزەوە بۆ سەرەوە هەوڵمانداوە ئەوەش دیسان من ناڵێم چارۆکەکەمان زۆری تایە و ئەزانی بەڕێزم چۆنە من نامەوێ کارێک ئیعلانکەین بۆ هاوڵاتیان کە نەوێرین هەڵی دەوێت وڵای هاوڵاتیان تەجروبەی لەگەڵ ئەم حکومەتی خۆجیەیە هەیە ئێمە تیمەکانمان و بە هەموو گروپەکەەوە بەو کارێک ئەەکەین بە هەموو بەڕێوەبەراتەکە کارمان لەسەرەوە کردو کە ئەبێ ئەم پرۆسەیە بەرینە پێشەوە لە دەرگای هەموو شوێنەگەین بۆ ئەوەی هاوکارمان بن خەڵک بارگرانە خەڵک ناکرێ پارەی پێ نەبێ پێنجمان حکومەتە هەرێمەکەی قەرزاری بێ پارەی پێ نەبێ ئێمە لێرەوە سپاسی کۆی فەرمانبەران و کارمەندانی ئەم حکومەتی خۆجیەکەین کە سەربەرزانە بەبێ ئەوەی هیچ پێداویستیەکمان بۆ ئامادەکردەبن یەن دەوامی خۆیەکەن من لە کۆبنەوەی دوێنەیە باسی ئەوم کردو یەک فەرمانگەمان بێنێ کە کارمەندی لێ نەما بێ ئەکرێ کەمی کردێ ئەکرێت تەناوە بدەوام بکەن بەڵام بەبێ موچە هەمووی کارەکانیانەکەن هێزەکانی ئاسایش و ناوخۆ بەبێ موچە شەو ڕۆژ کار دەکەن سپاسەکەین کاک سەردارەگە شتێک ما بێ لە چارۆکەی خۆتانداوەک باسی کرد گرنگ بێ باسی بکەی پلانتان هەیە بۆ کەمکردن ئێمە کۆبنەوەیکی فراوانمان کردووە لەگەڵ مەرزەکانە کە هەوڵدانێکی گشتیە چین ئەو ڕێنمایانەی کە بکرێت و توانین کاری لەسەرکەین و بۆی بارگرانیش بۆ بازرگانەکان دروست نەکەین و زۆرترین کەلوپەل بێنن هەوڵێکی کەمان هەیە لەگەڵ کۆی سندیکاکانە کە هاوکارمان بن بۆ ئەوی ئەم نرخە دابەزێنن ئەوەی کە ئێمە بمانەوێ باسی بکەین ڕۆژانە لە ڕێگای هەرچ دەستکەوتێکمان هەبوو هەز لیستێکمان هەبوو هەموو شتێک بێ میدیاکان ئاگادارەکەینەوە ئەڵین ئەم نرخانەمان بەم جۆرە کرد دێژنەکانی چاودێریتی قایمقامێت بەردەوامە بێ لەسەر کارەکەی من خۆشبەختانە ئەواڵێم لە دەرگای هەر ڕێکخراوێت لە دەرگای هەر کارمەندێکمان ناوە لە دەرگای هەرۆ بەرێنێکمان ناوە بۆ بارگرانی سەر خەڵکەم بێتەوە هەموو هاوکار بوون ئیشەڵا ڕۆژانی داهاتووەرکەکەمانە بینن سپاس سەردار قادر جێگری پارێزگاری سلێمانی سپاس داگی دیکە بەخێوی و بەرنامەکەمان سپاس